بەڕێزانی کورسان نیوز سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیە لە فایل و دیاردەوە لە بەرنامەیەکی تایبەتەوە لەگەڵتان دەبین باس لە ڕێڕەوەکانی ئاشکراکردنی مادەی هۆشبەر دەکەین. لە چەند ڕۆژی ڕابردوو راپۆرتێکی نەتەوەی گرتووەکان دەنگۆیەکی گەورەی بە دوای خۆی داهێنا کە ئەم راپۆرتە لەلایەن نووسنگەی نەتەوەی گرتووەکان بۆ مادە هۆشبەرەکان و تاوان ئەنجام دراوە کە لە 46 لاپەڕە پێک دێت. لەم راپۆرتەدا کۆمەڵێک بابەت باس کراوە لە گرنگترینیان لە راپۆرتی نەتەوەی گرتووەکان باس لەوە کراوە کە عێراق خەریکە دەبێتە ناوەندێکی گەورەی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر و دەبێتە ناوەندێک بۆ بردننی مادەی هۆشبەر لە ناو عێراق و بۆ وڵاتانی تر. وەلەو راپۆرتەدا هۆشداری دەدرێت لەسەر مەترسیەکانی ئەم بابەتە و باس لەوە دەکرێت دەبێت یاسا و ئاسایش لەم وڵاتەدا ڕۆڵی گەورەیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر. ئایا لە راپۆرتی نەتەوەی گرتووەکان باس لە شاری سلێمانی کراوە؟ ئایا باس لەوە کراوە کە شاری سلێمانی ناوەندێکی گەورەی بەکارهێنان و بردننی مادەی هۆشبەرە بۆ ناوچەکانی دراوسێ؟ ئایا چۆن دەکرێت کۆنتترۆلی ئەم بابەتە بکرێ؟ مەترسیەکە لەکوێدایە؟ وەڵامی ئەو راپۆرتەی نەتەوەی گرتوەکان لەم بەرنمەیەدا گوێبز دەبن. کۆمەڵێک میوان لەگەڵ ئێمە ئامادەن ئەوانی شەرێک لە بەڕێزان عەقید سەلام عەبدولخالق کە بەڕێزیان لێپرسراوی ڕاگەیاندنی دەستگای ئاسایشی هەرێمن. کاک سەلام زۆر بەخێر بێن. دکتۆر سامان ئەنوەر فەرەج سەرۆکی بەشی دەرونی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیە بەڕێزیشان زۆر بەخێر بێن. چاوتان لەسەر کورسان نیوز بێ. دواتر ڕێڕەوی مادەی هۆشبەر ئاشکرا دەکەین لە ڕێی دۆکۆمنتێکەوە کە مادەی هۆشبەر چۆن و لەکوێوە دەگوازرێتەوە. سەرەتا من دەچمە لای میوانەکانم. من سەرەتا بێمە لای تۆ دکتۆر سامان ئەمەوێت لەسەر ئەو راپۆرتی نەتەوەی گرتوەکانەوە دەست پێ بکەین کە قسە و دەنگۆی زۆری بە دوای خۆی داهێناوە، بەڵام لە سەرەتاوە ئەمەوێت بزانم ئەساسی ئەم راپۆرتە لەکوێوە سەرچاوی گرتووە. زۆر سوپاس لان نەخان. بەڵێ طبعاً ئەم راپۆرتە نووسنگەی نەتەوەی گرتووەکان بۆ کاروباری تاوان و مادە هۆشبەرەکان دەریەکات کە پێویستە UNODC. پێشتر ئەمە یەک کورتەی هین لەسەر UNODC باسکەم. ئەمە نووسنگەیە کە سەر بە نەتەوەی گرتووەکانە لە ساڵی 1990 تا دامەزراوە و بە ئەندامەتی 98 وڵاتی عێراق لە ساڵی 2008 تا بۆ بە ئەندام لەم نووسنگەیە. ئەم نووسنگەیە کاروبارەکەی ئەوەیە کە ڕێخستن و کۆنتترۆلکردنی ئاڵوگۆڕی مادە هۆشبەرەکان و بەرهەمهێنانی مادە هۆشبەرەکان هەروەها کۆمەڵی تاوانی تر لە خۆ ئەگرێ وەکو تاوانە نێودەوڵەتیەکان وەکو کۆنتترۆلکردنی سنووری نێوان وڵاتەکان. ئەم نووسنگەیە کارەکەی ئەوەیە کە ساڵانە یاخود چەند ساڵ جارێک ئامارێک بڵاو کاتەوە بۆ هەموو ئەندامەکانی خۆی مەترسیەکان بخاتە ڕوو شێوازی گواستنەوەکان هەموو یامانە. یەکێک لەو راپۆرتانی ئەوەیە کە ئەمساڵ لە مانگی 6 ئەم راپۆرتی بڵاو کردەوە سەبارەت بە ئەو داتایانی کە بەردەستە لە ساڵی 2009ەوە هەتا ساڵی 2023 هی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. طبعاً ئەم راپۆرتە تەنها بۆ ئێرە نییە، بۆ هەموو عێراقە و بۆ ئەو وڵاتانی دراوسێشە. طبعاً ئەم راپۆرتە یەکێک لە خاڵەکانی خاڵە لاوازیەکانی ئەم راپۆرتە چییە ئێستا کە بڵاو کراوەتەوە؟ ئەم راپۆرتە مەزدەرێکی معلوماتی مەوسوقی نییە. ئەگەر سەیری راپۆرتەکە بکەین تایەتی کە لەکوێوە سەرچاوی داتاکانیەتی چاوپێکەوتنی کردووە لەگەڵ کۆمەڵی خەڵکە زائیدەن داتاکانی بەڕێوەبەرایەتیەکان کە احتیمالە مەسەرەن هەندێک لە بەڕێوەبەرایەتیەکان ئەو داتایانی خۆیان بە شێوەیەکی دروست نییان. هەندێک پارێزگای عێراقی تایە کە سفرە هەموو داتاکانی. ئەمە معقول نییە کە ئەم پارێزگایانی عێراق یەک غرامیشی تیانە گیرابێ، وانە هەندێک لە ئەوانە تایەتی. بەڵام لە راپۆرتەکەدا کۆمەڵێک ڕێگە باسەکات. ئەمە شتێکی واری دە و ڕێگەیە کە بەڵێ ئەڵێ عێراق ئەکرێ بە سێ ڕێگەوە، سێ ڕێگەی هاتوچۆ: ڕێگەی باکوور، ڕێگەی ناوەڕاست و ڕێگەی باشوور. ئەوەی کە لە ڕێگەی باکوورە باس ئەکرێت تەنها باسی ئەوە ئەکرێت کە ئەڵێ ئەگەر لەم ڕێگەیەوە هاتوچۆ بکرێ ئەوە لە نێوان ببورە توخوا ئەوە لە نێوان وڵاتی ئێران بۆ وڵاتی تورکیا کە بە کوردستانە تێ ئەپەڕێ. تەنها ئەوە نەباسی ئێرە ئەکات کە ئەڵێ ئەمە ڕێگەیەکە و ئەگەری هەیە. ڕێگەی ناوەڕاست و ڕێگەی باشوور کێشەکەی لە وڵاتی عێراقا کە لە وڵاتی سووریا و لوبنانەوە ئەو بەرهەمانی کە بەرهەم دەهێنێن لە مادە هۆشبەرەکان لەوێ وەیەنە ناو عێراق و لە عێراقەوە ئەڕۆن بۆ سعودیا و بۆ کوێیت، وەکو باسکردنی شاری سلێمانی وەکو ئەوەی هۆشداری دابێ بە هیچ شێوەیەک ئەوەی تیانە. باشە. ئەم راپۆرتە باس لەوە کرد کە هەندێک پارێزگا هەر بە سفری هاتوۆتەوە و مەزدەرێکی مۆسوعی نییە، ینی بەڵام ئەکرێ
دەکرێت چونکە لە راپۆرتەکەیە هۆشداری دەدات لە مەترسیەکانی ئەم بابەتە دەکرێت پشت بەم راپۆرتە ببەسترێ و وەک کاری لەسەر بکرێت لا نەخان تەنها UNODC نایە بە کاروباری مادە هۆشبەرەکان کۆمەڵێک ڕێکخراوی ترە UN خۆیەتی WHO یعنی چەند نووسنگەیەکی تری هەیە UN بەسەن یەکێک لەوانەیە کە ئێتی ئەنجومەنی مادە هۆشبەرەکانە کە لە 53 وڵات پێک هاتووە ئەنجومەنی مادە هۆشبەرەکان 4 ساڵ دەگۆڕێت ئەم 4 ساڵە وڵاتی عراقی تیانی وڵاتی ئێرانیشی تیانی ینی کۆمەڵێک ڕێکخراوی تر هەیە زۆر کە سەر بە مادە هۆشبەرەکانە بەڵام ئەوەی کە گرنگە بەڵێ ئەم راپۆرتە هۆشداری داوە ئەڵێت عراق ئەکرێ ببێ بە ناوەندێکی گواستنەوە لە نێوان وڵاتانی ئێران و ئەفغانستان لەگەڵ تورکیا و سووریا و لوبنان بۆ وڵاتانی کەنداو ئەو مەترسی داوە باش دەستخۆش دواتر ئەگەڕێم وڵات کاک سامان کاک سەلام لە پرسراوی ڕاگەاندنی دەستگای ئاسایشی هەرێمن بەڕێستان لە راپۆرتەکەدا بە دیاریکراوی باس لە ئاسایش دەکات دەڵێت یاسا و ئاسایش دەبێت ڕۆڵیان هەبێت لە کۆنتڕۆلکردنی ئەم بابەتە و ڕووبڕبوونەوەی مادەی هۆشبەر ئاسایش لە سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە ئەمانە کە لە سنووری کارکردنی ئێوەدان بۆ مادەی هۆشبەر چیتان کردووە بەڵێ سوپاس بۆ بەڕێستان و سوپاس بۆ کاک دکتۆر لە ئەوتەکانی ئێمە ئەگەر بە دیاریکراوی باسی پرۆسەی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بکەین کە لە ناوەڕاستی ساڵی 2023ەوە ئەم بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکانی سلێمانی کە سەر بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانە هەموو هەوڵ و تواناکانی چڕ کردوتەوە لە پێناو ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە ناو شارەکانی هەرێمی کوردستان و هەروەها مادەی هۆشبەر بەکاربهێنرێت وەکو یاخود هەرێمی کوردستان بەکاربهێنرێت وەکو ناوەندێکی ترانزیت کە مادەی هۆشبەری لێ بگوازرێتەوە بۆ وڵاتانی دەروی هەرێم ئێمە ئەگەر باس لە هەوڵ و ئەرکەکانی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان بکەین گەشتۆتە ئاستێک کە لە ئاستێکی زۆر باڵا و بەرزایە زۆر چالاکانە و بە کارامەیی ئەرک و فەرمانەکانی ئەم ڕاستی جێبەجێ دەکەن دەرخەری ئەو ڕاستیەش ئەوەیە کە تەنها لە ماوەی ئەم ساڵدا 844 تۆمەتباری مادەی هۆشبەر دەستگیر کراون لە نێویاندا نزیکەی 390 کەس بازرگانی مادەی هۆشبەرە حەڤە کەس لەوانە بە بازرگانی نێودەوڵەتی دیاری دەکرێن کە دەستگیر کراون ئەویش بە بوونی زانیاری پێشوەختە کە نەهێڵراوە ئەم سنوورانە بکرێنە ناوەندێک بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر باشە بۆچی چاوەکە لەسەر سلێمانیە لە کاتێکە ئێوە هەوڵەکانتان بەردەوام لەسەر ئەوەیە کە کۆنتترۆلی ئەم بابەتە بکەن بۆ قسە لەسەر سلێمانی دەکرێت بۆ دەوترێت سلێمانی ناوەندێکی گەورەیە بۆ بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر ئەمە ڕاستە؟ من یەک ڕوونکردنەوەی جوانت بێم بۆ ئەو پرسیاری جەنابێت چالاکی و گرنگی ئەم بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان لەسەر ئاستی هەموو عێراق وای لێ کردووە کە چاوی چ بڵێم نێار یان چاوی ناحەزان هەر کەسێک بێت لەسەر ئەم سنوورە بێ بڵێ کە لێدوان و قسەی چاواشەکاری و ناڕاست و دوور لە بواری زانستی بۆ بابەتەکان قسە دەکەن بە پێچاوانەوە بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە ئەو پەڕیتوانەکانی یایەتی لە ئێستادا کە بەهۆی هاوشان لەگەڵ بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان و هاوشان لەگەڵ بەرەنگاربوونەوەی بازرگانان ئەو ڕاستێ دەدەخات کە بۆچی سلێمانی دیاری کراوە وەکو ئەوەی کە جەنابەت فەرموو بە ناوچەیەکی مادەی هۆشبەری لێ دەگوازرێتەوە نەخێر سلێمانی ئەو شوێنەیە کە ڕێگرە لەوەی مادەی هۆشبەر لە دەرەوەی هەرێم داخڵ ببێت دەستی بەسەرا بگیرێت دەرخەری ڕاستیەش تەنها ئەم ساڵ نزیکەی 2 تەن و نیو سەر و 2 تەن و نیو مەوادی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە کە ئەمە بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە کە بە بڕێکی زۆر ئەگەر داخڵکرابێت و لە ڕووی جیهانی شەو مادەی هۆشبەر بڵاوبێتەوە داخڵکرابێت ئێمە توانیمانە دەستی بەسەردا بگرین و نەهێڵین ئەم مادەیە بڵاو بێتەوە و ترانزیت کرێت بە وڵاتانی دەرەوە یەکێک لە ئەرکە گرنگەکانیش ئەوەیە ئێمە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان دەستگایەکی نیشتیمانیە
کار دەکات لە پێناو کەمکردنەوەی تاوان وارووا کار دەکات لە پێناو جێبەجێکردنی یاساکان یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانیش بەشێکە لە ئەو یاسانی کە دەستگای یاسایی شەهری کوردستان لە ڕێگای بەڕێوەبەرایەتەکانی سەر بەم دەستگایە چالاکانە لە ئەرکدان کار دەکەن لە پێناو کەمکردنەوەی تاوان و هەروەها دەستگیرکردنی بازرگانان ڕوبڕووی یاسایان دەکرێتەوە. باش دواتر باسی ئەو یاسایە شەکەی بزانین ئەگەر گرفتێک یا کەم و کورتێکی یاساکە هەبێ لەکوێدایە من بە ئیجازەی میوانەکانم بۆ یەکەم جار لەسەر شاشەی کورسات نیوزەوە دۆکمنتاریەک دەبینین و ڕێڕەوی گواستنەوەی مادەی هۆشبەر لە ڕێگەی ئەو دۆکمنتاریەوە ئاشکرا دەکەین پێکەوە بینەر دەبین و دواتر لەگەڵتان بەردەوام بین فەرموو. مادەی هۆشبەر ئەو ژارە کوشندەی لە ئێستادا دۆسیەکی جیهانیە و وڵاتانی جیهان چەندین تەکنیکی جۆرا و جۆر بەکاردەهێنن بۆ ڕێگریکردن لێی دوای بازرگانی نەوت و کانزا و گەشت و گوزار وەک یەکێک لە گەورەترین بازرگانیەکان دادەنرێت وڵاتانی جیهان هەمیشە تەکنیک و شێوازی بەرەنگاربوونەوەی نوێ دەگرنە بەر بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی بەپێی هەڵکەوتە جوگرافیەکەی هەرێمی کوردستانیش بێبەش نەبووە لەو دیاردە جیهانیە بۆ پێی ئێرانی سنووری بە وڵاتانی بەرەمهێنی تلیاکەوە هەیە وەک ئەفغانستان و پاکستان وڵاتی ئەفغانستانیش لە جیهاندا بە گەورەترین وڵاتی بەرەمهێندا دەنرێت بە ڕێژەی لە سەدا 90 بەمەش لە پێش مەکسیک و کۆلۆمبیاوەیە یەکێک لە سەرەکی ترین ڕێگەکانی هەناردەی مادەی هۆشبەر لە ناوەڕاستی ئاسیاوە بۆ ئەوروپا ڕێگەی وڵاتانی باڵکانە لە ئێستادا بەهۆی جەنگی رووسیا و ئۆکرانیا ڕێگاکە بۆ قاچاقچیەکانی ئەم بوارە سەختە بەڵام ڕێگەی جێگرەوە بریتیە لە ئێران و تورکیا و هەرێمی کوردستانیش کە دەکەوێتە سەر ئەم ڕێگەیە لە ئەم ساڵدا بە دیاریکراوی وەک ناوچێکی ترانزیت ئەتوانین باسی بکەین لەبەر ئەو داتایانی کە لە بەردەستمانایە داتاکانیش داتایەکن باس لە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر دەکەن کە لە دەرەوەی هەرێمدا ئەغڵی ناو شارەکانی هەرێمی کوردستان دەکرێت و لەوێشەوە ئەم مادانە دەگوازرێتەوە بۆ دەرەوەی عێراق و هەندێک جاریش بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش ئەم مادەیە دەگوازرێتەوە دەستگای ئاسایشی هەرێم و بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادەی هۆشبەر لە ئاسایشی سلێمانی وەک دەستێکی پۆڵاین ڕێگری دەکەن لە بڵاوبوونەوەی مادەکە هەرچەندە هێزەکانی پاسەوانی سنوور سەر بە حکوومەتی ناوەندە و ئەم سنوورە دوور و درێژەی لە نێوان هەرێمی کوردستان و ئێراندا هەیە کاری ئەم بەڕێوەبەرەتی قورستر کردووە بەڵام سەرڕای هەموو سەختیەکانیش بۆ ڕێگریگرتن لەم بازرگانیە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی زۆر بەجددی کار دەکەن بۆ ڕێگریکردن لە هێنانی مادەکە و بازرگانیکردن پێوەی دەست بە سەراگرتنی مادە و دەستگیرکردنی بازرگانەکانیش کاریگەرترین و گەورەترین ڕێگریە لە زیادبوونی قوربانیانی مادەی هۆشبەر و بەکارهێنانی ئاماری تۆمەتبارانی ڕاگیراوی بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادەی هۆشبەری دەستگای ئاسایش بۆ 9 مانگی ساڵی 2024 بەکارهێنەری مادەی هۆشبەر مادەی سی 437 کەس فرۆشیاری مادەی هۆشبەر مادەی 26 390 کەس بازرگانی مادەی هۆشبەر مادەی 25 17 کەس جیاوازی تەمەن 1972 بۆ 2009 کۆی گشتی 844 کەس هەوڵەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی لە چوارچێوەی سنووری کارکردنیان وای کردووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەدەستێنانی مادەی هۆشبەر لە هەموو هەرێمی کوردستان کارێکی سەخت بێت و ڕێگریەکی زۆر کراوە بە بەراورد بە شارەکانی تری هەرێمی کوردستان کە لە شارەکانی تری هەرێمی کوردستان سستی هەیە لە دەستگیرکردنی بازرگانان و تەنها کار لەسەر دەستگیرکردنی بەکارهێنەران کراوە
بۆ یەکەم جار لە مێژووی عێراقدا ڕێو شوێنی هەماهەنگی و هاوکاری ئەمنی ئازبەرزمان گرتەبەر کە لە ئەنجامدا تۆڕە گەورەکانی پەیوەست بە مادە هۆشبەرەکان هەڵوەشێنرایەوە. دەستگیرکردنی سەرۆک و ئەندامانی ئەو تۆڕانە و دەست بەسەرداگرتنی بڕێکی زۆر لە مادە هۆشبەرەکان بە هەماهەنگی ئەمنی زۆر ئازبەرز ئەمە بۆ یەکەم جار لە مێژووی عێراقدا ڕوودەدات. ڕاشکاوانە قسە دەکەین لەگەڵ بەڕێوبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی سلێمانی و بەڕێوبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی هەولێر. پەیوەندی بەردەوام هەیە لە نێوان ئەوان و بەڕێوبەرایەتی گشتی کاروباری مادە هۆشبەرەکان لە وەزارەتی ناوخۆ ڕۆژانە و زیاتر لە 24 کاتژمێر بەبێ ئەوەی بێزار بەریان ماندوو بن. ئێمە لەگەڵ یەکتیمی یەکسان کار دەکەین ڕاشکاوانە بۆ بەرەنگاربوونەوەی هەموو بازرگانان و بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان. ئێمە لەسەر ئاستێکی زۆر باش لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی نهێشتنی مادە هۆشبەرەکانی حکوومەتی عێراقی فیدراڵ هەماهەنگێکی باش هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی نهێشتنی مادە هۆشبەرەکان لە دەستگای یاساییی هەرێمی کوردستان کە توانراوە لە ماوەکانی ڕابردوودا زۆر بەباشی ئەو پەیوەندیە بەرەو پێش ببرێت و هەندێک جار هەبووە ئێمە زانیاریمان داوە بە ئەوان بۆ دەستگیرکردنی بازرگانانی مادەی هۆشبەر و بە پێچەوانەشەوە ڕاست بووە لە ئەو نێوەندەدا هەر ساڵی پار نزیکەی 51 کیلۆگرام مادەی کریستاڵ لە ڕێی ئاڵوگۆڕی زانیاری لە نێوان هەردوو ئەو بەڕێوەبەرایەتیە کراوە کە توانراوە بازرگانێکی نێودەوڵەتی لەو کەیسەدا دەستگیر بکرێت و ئەو بڕە مادێش کە 50 کیلۆگرام مادەی کریستاڵ بۆ داغڵی هەرێمی کوردستانی کردو بە دیاریکراوی شاری سلێمانی توانرا دەستی بەسەردا بگیرێت و ڕێگیری بن لە بڵاوبوونەوەی. ئاماری مەوادی هۆشبەری دەست بەسەرا گیراوی بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادەی هۆشبەری دەستگای ئاسایش بۆ 9 مانگی ساڵی 2024. جۆری مەواد حەبی کپتاگۆن 1 تەن و 962 کیلۆ و 200 گرام. ئەمفیتامین کریستاڵ 539 کیلۆ و 682 گرام. تریاک 16 کیلۆ و 418 گرام. کانابیس حەشیش ماریوانا 4 کیلۆ و 427 گرام. کۆکاین 3 کیلۆ و 580 گرام. مۆرفین هێرۆین 1 کیلۆ و 100 گرام. ئەسید 145 گرام. حەبی هۆشبەری جۆرە و جۆر 591 دەنک. تۆوی شادانە 3 کیلۆ و 413 گرام. کۆی گشتی 2 تەن و 530 کیلۆ و 965 گرام. 591 دەنک حەبی جۆرە و جۆری هۆشبەر. لە ماوەی ڕابردوودا دەست بە سەراگرتنی کارگەیەکی بەرەمهێنانی مادەی هۆشبەر بابەتێکی جێی باسکردن بوو لە سنووری قەزای دەربەندی خان کە خۆشبەختانە بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی ناوەند ئەم کارگەیە پێش ئەوەی هیچ بەرهەمێکی هەبێت دەستی بەسەردا گیراوە و تا ئێستاش لێکۆڵینەوە لەو دۆسیە بەردەوامە. گرنگترین چالاکی کە لە هەماهەنگی ئەمنی ئازبەرزە بەدەست هاتبێت دەست بە سەرداگرتنی کارگەیەک بوو لەسەر سنوورەکانی سلێمانی بەڕێوبەرایەتی کاروباری مادە هۆشبەرەکان لە وەزارەتی ناوخۆ و بەڕێوبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی سلێمانی. ئەوەی جێگەی سەرنجە باڵی دەستڕۆیشتووی پارتی وەک ئەوەی هەنگوینیان لە دارە دۆزی بێتەوە باسی ئەم دەست بە سەراگرتنە دەکەن لە کاتێکدا دەستگای نەهێشتنی مادەی هۆشبەری عێراقی وەک پاڵەوان باس لە ئاسایشی سلێمانی دەکەن و بە چالاکترین و گرنگترین هێزی ڕوبەڕووبوونەوەی ئەم مادەیە باسییان دەکەن لە عێراقدا. ئێمە ڕاشکاوانە قسە دەکەین دوور لە مجامەلا بەڕێز عەقید هاوار ئۆپەراسیۆنی گەورەی ئەمنی بە شێوەیەکی پیشەیی لە مەلەفی دژە مادە هۆشبەرەکاندا ئەنجامدا و بە هەماهەنگی ئەمنی ئازبەرز لەگەڵ بەڕێوبەری گشتی کاروباری مادە هۆشبەرەکان بە سەرۆکایەتی لیوای یاسایی ئەحمەد زەرکانی دەکات ڕۆژانە پەیوەندی دەکەن لە ئەنجامی ئەم پەیوەندی و هەماهەنگیە بووە هۆی هەڵوەشاندنەوەی. سڵاوی ئارامی و ئاسایشتان لێبێت. لە ماوەی کەمتر لە 1 مانگ تیمەکانی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان چەند چالاکیێکی سەرکەوتویان ئەنجامدا و بڕێکی زۆر مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیرا و هەروەها چەندین تۆمەتبار و بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر کران.
دوای ئەوەی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی ئۆپراسیۆنەکان توانیان لە مانگی کانونی دووەمی ساڵی 2024 دەست بگرن بەسەر بڕی 169 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری حەپی کپتاگۆن. ئەم مادەیە لە سووریاوە داخڵی عێراق کرابوو لە ڕێگەی قائم، پاشان هێنرابووە شاری هەولێر، لەوێشەوە بۆ سنووری شاری سلێمانی داخڵ کرابوو. بە هەمانگی بەڕێوەبەرایەتی بازگەکانی دەستگای ئاسایش توانرا دەست بگیرێت بەسەر ئەو بڕە مادە هۆشبەرە و هەروەها ئەو بازرگانش کە ئەو مادەی داخڵی هەرێم کردبوو، ئەو بازرگانش دەستگیر کرا کە عەرەبە بەڕەگەز سووریا. پاشەوەی زانیاریەکان دەگەن بە وڵاتی سووریا لەلایەن خۆیانەوە لێکۆڵینەوەکان چڕ دەکەنەوە و چەندین تۆمەتبار دەستگیر دەکەن لەسەر ئەم کەیسە. یەکێک لەو تۆمەتبارانە ئاماژە بە بوونی کارگەیەکی مادەی هۆشبەر دەکات کە لە سەرەتای دامەزراندنیدایە لە ناحیەی مەیدان سەر بە قەزای خانەقی. پاشان لایەنی سووری حکوومەتی عێراقی لێ ئاگادار دەکاتەوە و بە گەیشتنی زانیاریەکە بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان توانیان لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێر دەست بگرن بەسەر ئەو کارگەیی کە لە سەرەتای دروستبوونیدا بوو. لە درێژەی لێکۆڵینەوەکان بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان تۆمەتبارێکی دیکەیان دەستگیر کرد لە شاری کەلار کە دانی بەوە داناوە کە لە دوو شوێنی جیاوازدا بڕی 1 تۆن و 765 کیلۆگرام مەوادی سەرەتایی دروستکردنی حەپی کپتاگۆنی شارد. وردەکاری لێکۆڵینەوەکان ئەوە دەردەخەن کە ئەم کارگەیە لە سەرەتای دامەزراندنیدا بووە و بە هیچ شێوەیەک نەگەیشتۆتە ئاستی بەرهەمهێنانی مادەی هۆشبەر. هەڵگەشت بۆ ئەوە هەر لە کاتی دەست بە سەراگرتنی ئەو کارگەیە بڕی 140 کیلۆگرام مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە کە خراپبوو بووە، نەگەیشتۆتە ئاستێک کە لە ڕێی تەکوینەی کیمیاییەوە بە مادەی هۆشبەر دەناسێت. لەم چالاکیە گرنگەدا تەنها هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان توانیویانە دەست بەسەر ئەم کارگەیەدا بگرن، بە هیچ شێوەیەک هیچ هێزێکی دەرەکی بەشدار نەبووە لە دەست بەسەراگرتنی ئەم کارگەیە. لەم چالاکیەدا 5 کەس دەستگیر کراون کە یەکێکیان خاوەنی زەویەکەیە کە کارگەکەی لەسەر دامەزراوە. واروەها فەرمانی دەستگیرکردن بۆ 3 کەسی تر دەرچووە کە دوانیان عەرەبن بە ڕەگەز سوورین و ئەوی دیکەیان کووردە هەڵگری ڕەگەزنامەی تورکیە. لێرەوە دڵنیایی دەدەینە هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان کە هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان هەمیشە بۆ پاراستنی ئارامی و ئاسایش هەوڵەکانی بەردەوامە و سوپاس و پێزانینمان ئاراستەی سەرجەم هاوڵاتیانی خۆشەویست دەکەین کە هاوکارمانن لە دابینکردنی ئارامی و ئاسایش. هەروەها سوپاس و دەستخۆشیمان بۆ سەرجەم بەڕێوەبەرایەتەکانی سەر بە دەستگای ئاسایش هەرێمی کوردستان کە ماندوونە ناسانە هەرکو فەرمانەکان جێبەجێ دەکەن. باسکردنی دەست بە سەراگرتنی ئەو کارگەیە شانەزیە بۆ ئاسایش و دەستگاکانی ئەم ناوچەیە و کار و لێکۆڵینەوەش لەسەری بەردەوامە، چونکە بەپێی ئەو بەڵگانەی بەردەستن ئامێری بەرهەمهێنانی مادە هۆشبەرەکان لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە و بە بەرچاوی دەستگا ئەمنیەکانی ئەوان و دەسەڵاتی پارتی بە ڕۆژی ڕووناک و بەڕسمی هاتووەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە. ئەو کەسەشی کە ئامێری بەرهەمهێنانی مادە هۆشبەرەکانی لەو دەواازە سنووریەوە هاوردەی هەرێمی کوردستان کردووە، لە ئێستادا فەرمانی دەستگیرکردنەکەی بە پێی بڕیاری بەڕێز دادوەر ڕەوانەی هێزەکانیان کراوە کە بازرگانێکی خەڵکی دهۆکە بە ناوی عین ڕائین. ئەوەش بووەتە جێی پرسیار کە بۆ تا ئێستا لەو سنوورە دەستگیر نەکراوە. لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان هیچ هێڵێکی سوور نییە. هەر کەسێک ناوی لە لێکۆڵینەوەکاندا دەربکەوێت ڕێکاری یاسایی بەرامبەر دەگرنە بەر و بە پێی بڕیارە دادوەریەکان پیاوانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مادە هۆشبەرەکان لە وەزارەتی ناوخۆ
هەروەها ئەو پیاوانە سەر بە بەڕێوەبەرەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی سلێمانی بە پێی بڕیارە دادوەریەکان کار دەکەن. ئێمە لە کارەکانماندا پشت بەو بڕیارانە دەبەستین کە لەلایەن دادوەری لێکۆڵینەوەکانەوە لە دۆسیەی کاروباری مادە هۆشبەرەکاندا دەرچووە بەبێ پشتیوانی دادوەرەکانی نەهێشتنی مادە هۆشبەرەکان. نەمان دەتوانی ئەم ئەنجامە بەدەست بهێنین. لێکۆڵینەوەکان بەردەوامن سەبارەت بە کارگە کە تاوانبارانی تێدا گیراون لەسەر سنوورەکانی پارێزگای سلێمانی و هیچ ڕێکارێکی یاسایی ناوەسێت ڕێکارە یاسایەکان لە ژێر چاودێری دەسەڵاتی دادوەری و بۆ بڕیارانەی کە بۆیان دەرچووە. لە ئێستاشدا هێزەکانی یاساییشی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی فیدراڵ کار لەسەر دەست بەسەراگرتنی کارگەی دووهەم دەکەن کە دەکەوێتە سنووری ژێر دەسەڵاتی پارتی و بە هەمان شێوە لە ژێر دەسەڵاتی ئەواندا هێنراوەتە هەرێم و تا ئێستا دەستی بەسەردا نەگیراوە. بە پێی زانیاریەکان کارگەکە دەستی کردووە بە بەرهەمهێنان. هەر کەسێک بەشدارە لە دامەزراندنی ئەم کارگەیە یان کاری تێتا کرد بێت یان دەستی هەیە لە تاوانی مادە هۆشبەرەکان ڕێوشوێنی یاسایی بەرامبەری دەگرێتە بەر. هەر هەڵوێستێکی هەبێ هەر کاریگەریشی هەبێت و هەر چیەک بێت ئێمە بە هیچ شێوەیەک لە هیچ بازرگانێک ناترسین کە پەیوەندی بە مادە هۆشبەرەکانەوە هەبێت. تاوانبار بێ ئێمە ڕێکاری یاسایی بەرامبەر دەگرینە بەر. جۆرێکی تری مادەی هۆشبەر کە ئێستا لە هەرێمی کوردستان و عێراقدا هەیە حەبی کەپتاگۆنە. ئەم حەبە لە وڵاتانی لوبنان و سووریا بەرهەم دەهێنرێت و لە ڕێگەی دەواازەی سنووری نێوان هەرێمی کوردستان و سووریاوە دەهێنرێتە دهۆک و لەوێوە بۆ هەولێر و پاشان بۆ باشوور و ناوەڕاستی عێراق دابەش دەکرێت. ئەم جۆرەیان لە شێوەی حەبە و تا ڕادەی بنبڕکردن لە سنووری سلێمانی ڕێگری لێکراوە و چەندین بازرگان دەستگیر کراون کە هەندێک لەو بازرگانانە دانیشتووی شارەکانی هەولێر و دهۆکن بەڵام لە سلێمانی دەستگیر کراون. بەبەردەوامیش زانیاری لەباری ئەم ڕێگایە و بازرگانەکانەوە لەلایەن ئاسایشی سلێمانی و دەستگای هەواڵگری عێراق و دەستگا ئەمنیەکانی عێراقەوە دەدرێت بە دەستگا ئەمنیەکانی ژێر دەسەڵاتی پارتی بۆ ڕێگریکردنی بازرگانان لە هێنانی ئەم ماددانە. ڕێگەیەکی تری مادەی هۆشبەر کە سەرچاوی هاتنی کۆکاینە بۆ عێراق ڕێگای دهۆک هەولێرە و لەوێوە بۆ ناوەڕاست و باشوور ڕەوانە دەکرێت. هەرچەندە ئەو ڕێگەیە ئێستا بەهۆی پێکدادانەکانی نێوان گەریلاکانی پەکەکە و سوپای تورکیا سەخت بووە بەڵام لە خاڵە سنووریەکانەوە هەر جارە و بە ڕێگەیەک دەهێنرێتە عێراقەوە. بەهۆی بوونی سوپای تورکیا لە ناو هەرێمی کوردستان و ناوچەیەکی فراوانی ژێر دەسەڵاتی پارتی و نەبوونی هەماهەنگی لە نێوانیان ئەو ڕێگایانە بوونەتە دەرچەیەک بۆ بازرگانانی مادەی هۆشبەر کە نوێترینیان هێنانی 850 کیلۆ هێرۆین بووە لە دەواازەی حاجی ئۆمەرانەوە بە ناوی بەردی شۆفاش و ئامادەکراوە لە هەولێر و لە کیزنراوە وەک دەرمانی لە ناوبردنی مێرو بەنیاز بوون لە ڕێی تورکیاوە هەناردەی ئەوروپای بکەن بەڵام لە تورکیا دەستی بەسەردا گیراوە. هەوڵەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی و هێزەکانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر دەستگیرکردنی بەکارهێنەر و بازرگانان و لە ناوبردنی مادە هۆشبەرەکان ئەرکە ڕاستەقینەکەیە نەک دەستگیرکردنی چوار قوربانی بەکارهێنەری مادەی هۆشبەر. دووبارە سڵاتان لەبێت ئازیزان. ئەوەی کە بینیمان ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر لە سنووری سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و پارێزگای هەڵەبجە ئەو ئامارانە پێمان دەڵێن کە لە 9 مانگی ئەم ساڵی 2024 437 بەکارهێنەری مادەی هۆشبەر دەستگیر کراون، 390 فرۆشیاری مادەی هۆشبەر دەستگیر کراون
و حەڤە بازرگانیش کە بازرگانی مادەی هۆشبەر بوون لە ماوەی 9 مانگی ئەم ساڵ دەستگیر کراون. ئەگەڕێمەوە بۆ لای میوانەکانم من دکتۆر ئەمە سلێمانیە بینیمان سلێمانی چۆن کار دەکات لەسەر ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر کەواتە پێم بڵێ لەکوێی ئەو راپۆرتەی کە لەبەردەستی بەڕێستانایە و لەلایەن نەتەوەی گورتوەکانەوە ئامادەکراوە بە دیاریکراوی باس لەوە دەکات کە سلێمانی بوو بێتە ناوەندێکی گەورەی بەکارهێنان و بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر. بڵێ من ئەم راپۆرتم چەند جارێک خۆم لە بەرگی یەکەم و هەتا ئەخیر خوێندوتەوە تەنها یەک جار باسی سلێمانی ئەکات لەم راپۆرتەیە لە لاپەڕە هەژدا باسی ئەکات کە کاتێ باسی ڕێگەی گواستنەوەی باکووری کوردستان باکووری عراقەکات کە لە ئێران و بەرەو تورکیا ئەڕۆ ئەڵێ لە مانگی پێنجە کارگەیەکی بەرهەمهێنانی کەپتاگۆن و مێسئەمفیتامین هەڵۆشێنراوەتەوە ناڵێت چەندێ بەرهەمی هەبوو چەندێن نەبووە تەنها بۆ دیێڕە باسی سلێمانی ئەکا ئەم راپۆرتە تەنها باسی لەو کارگەیە دەکەوت کە هەڵیش وەشێنراوەتەوە بەس ئەو دیێڕێتیا لەسەر سلێمانی کاتە لە راپۆرتەکە باس لەوە نەکراوە کە سلێمانی بۆتە ناوەندێکی گەورەی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر بە هیچ شێوەیەک لا نەخان طبعاًەوە تۆمەتێکی زۆر گەورەیە کە تۆ بیبەخشیتەوە بۆ شارێک یعنی ئێمە بیستمانە هەندێک وڵات هەیە بان ئەکرێ بەهۆی ئەوەوە مەسەڵ ئێستا وڵاتێکی وەکو ئەفغانستان وڵاتێکی وەکو کۆلۆمبیا زۆر تۆمەتێکی گەورەیە تۆ بێی لەسەر تەلەڤیزیۆن بڵێ شاری سلێمانی بە پێی راپۆرتێکی UN بووە بە ناوەندی بەرهەمهێنان و گواستنەوە یعنی من پێم سەیرە کە هەندێک کەناڵ جورئەتی ئەوەی هەبێت بە ناوی راپۆرتێکی UN-ەوە ئەو تۆمەتە ببەخشێتەوە بە شارێکی وەکو سلێمانی کە ئامارەکانی وازەحە چەندێک دەستی بەسەرا گیراوە چەندێک نەگیراوە. باشە باس لە دوو حەب دەکرێت لە راپۆرتەکەی بەردەستی بەڕێستانە یەکێک لەوانە کاپتاگۆنە کە دەڵێت لە سووریاوە دێت و دێتە خاکی عێراقەوە و دەنێرێتە وڵاتانی دراوسێ. مەترسی ئەم حەبە دکتۆر مەترسی ئەم حەبە چییە و هەمان وکو ئەو مادانی کە بەکاردێنێت و لێرە دەستی بەسەرا دەگیرێ هەمان کار دەکات ئەم حەبە کە باسکراوە؟ بەڵێ طبعاً لە نێو دەوڵەتی ئەوە زۆر ئاشکرایە کە وڵاتی سووریا و لوبنان یەکەم بەرهەمهێنەری حەبی کەپتاگۆن لە هەموو جیهانە لە سایە هەشتای هەموو حەبی جیهان لە سووریا و لە لوبنان بەرهەم دەهێنرێت. طبعاً ئێمە ڕێڕە و نین بۆ سووریا و لوبنان یعنی ئەوەی کە ڕێڕەوە ڕێگەی ناوڕاستی عراقە کە لە سەحراکانی ئەنبارەوە یەت و بەرەو بەسرە ئەڕوات و بەرەو سعودیە ئەڕوات و لە بەسرەوە بە بەنداوی قەسڵ ئەڕوا بۆ هینەکان من پێم سەیرە کە سلێمانی وەکو ڕێڕەوێک ناو ئەبرێ سلێمانی حدودەکەی دیاری کراوە یعنی سنوورێکی دیاری کراومان هەیە ئێمە و ژمارەی دانیشتوانمان دیاری کراوە و ئەو ناوبانگەی کە ئاسایشی سلێمانی هەیەی جیاوازە بەڕاستی لە هەموو عراقا ئێمە چونکە بەرکەوتنمان هەیە لەگەڵ هەموو شارەکانی ترە و لەگەڵ دکتۆرە دەرونیەکانە کە پێمان ئەڵێن ئێوە بەس نییە ئاسایشەکانتان بازرگانەکان نەگرێت ئەڵێ ئێمە بە دیارچاوی هەمومانەوە دکتۆرەکانمان واڵێ ئەڵێ ئێمە ئەزانین بازرگانەکان کێ و نایانگرن ناژیرن بڵێ حەبی کەپتاگۆن مەترسێکی گەورەی ئەسەر لە هەموو جیانە ئەم حەبە بە دیلی مادەی کریستاڵە و بەرهەمهێنانەکەی ئاسانە بۆیە لە وڵاتی سووریا بەرهەمهێنرێت کاریگەریەکەی ئەینەن مادەی کریستاڵە بەڵام بە نرخێکی زۆر کەم دەست دەکەوێت زۆر کێشەیە بڵێ کاک سەلام ئەم کارگەی کە باس دەکرێت و دکتۆریش ئاماژەی پێکرد کە تەنها شاری سلێمانی لەوەدا باسکراوە کە کارگەیەکە بوو و هەڵوەشێنراوەتەوە و زۆر بەڕۆنیش ئەو دۆکۆمنتاریەمان کە بینی باسی لەوە کرد کە ئەم کارگەیە کاری کرد بوو هیچ مادەیەکی بەرهەمهێنا بوو یان چۆن بوو گەر باسێکی و کارگەیەمان بوو سرتا ئەگەر باسی هێنانی کارگەکە بکەین لە کوێوە داخڵ بووە بەهۆی بوونی بەڵگەی فەرمی کە لە دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیلەوە داخڵکراوە بە 4 قۆناغ ئەم کارگەی داخڵکراوە کە داخڵ ئەکرێت لەوێ ئیدخال گومرگی بۆ ئەکرێت لەوێ بەیانی گومرگی بۆ دەرەکرێت تەنانەت پشکنینی تاقیگەیی ئیبراهیم خەلیل لەو دەواازەیە پشکنین تاقیگەیش بۆ ئەو کارگانە دەکرێت کە بە مەبەستی دروستکردنی شیرەمەنی ئەو کارگەیە داخڵ بوو واتە منتوجاتی ماست و پەنیر و ئەم جۆرەشتانێ لەگەڵ ئەوەشە ماوادێکی زۆریش بامان شێوە تا لە تاقیگەکە دەرچووە کە داغڵی هەرێمی کوردستان کراوە لەوێەوە داخڵ کراوە هاتوتە ئەم سنوورانە ئەگەر بگەڕینەوە بۆ ئەو کاتی کە نزیکەی بە 4 قۆناغ کە داخڵ بووە 10 پارچی جیاواز بووە ئەم کارگەی پێ دامەزراوە بەڵام
ئەو کەسانی کە لە پشت دامەزانی ئەو کارگەیە بوون لە سەرەتاوە هەوڵیان ناوە کە مادی هۆشبەر بەتایبەت حەبی کەپتاگۆنی لێ دروستکەن بەڵام بەپێی ئەو بەڵگانی کە لەبەر دەستمانان بەتایبەت کە هەر لەوێدا دەست بەسەر 140 کیلۆگرام مادی هۆشبەرگیرا بەپێی بەڵگەکان ئەوە دەردەخەن کە پێکهاتەی دروستکردنی ئەو مادە کیمیاویە کە مادی هۆشبەر ناسراوە نەتوانراوە بیگەنە ئاستێک کە بەرهەمەکی بخەنە ناو بازارەوە واتە بە دوای پسپۆڕێکە دەگەڕان و هەر چاوەڕێ ئەو پسپۆڕەشیان نەکرد کە بگاتە ئەو ناوچەیە تاوەکو ئەو مادەیە بەرهەم بهێنن و بڵاوی بکەنەوە. خۆشبەختانە بەبوونی هەماهەنگێکی ئاست بەرز لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە حکوومەتی فیدراڵ توانرا لە ڕێگای زانیاری هەواڵگیری وردەوە لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێر هێزەکانی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان توانیان ئەو کارگەیە بدۆزنەوە و پاش لێکۆڵینەوەکانیش هەر 5 کەس دەستگیر کرا لەسەر ئەم کارگەیە کە یەکێک لەوانە نزیکەی تەنێک و 665 کیلۆگرام مادی هۆشبەر کە ماوادی سەرەتایی دروستکردنی کەپتاگۆنە شاردبووە لە شوێنێکدا لە کەلار توانە دەستیش بگیرێ بەسەر ئەوەیە. بەڵگەکان هەمووی لەبەردەستان هەموو ڕاستیەکان دیارن کە کارگەکە لە سەرەتای دامەزراندنیدا بووە و بە چالاکی هێزەکانی ئاسایش توانرا ئەو شوێنە دەستنیشان بکرێت و ئێستا لەژێر دەستی دادگایە. لێرە شتێکی گرنگ وەکو پەیامێک پێم خۆشە باسی بکەم. دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان کار لەسەر دەستگیرکردنی تۆمەتباران دەکات. ئەرکێکی نیشتیمانی جێبەجێ دەکات. تەنانەت ئێمە لەسەر ئاستێکی باش لەسەر ئاستی ئەڵگۆڕی زانیاریش کاری هاوبەشمان هەبووە لەگەڵ بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە هەولێر لە دووهۆک کە لە ماوەکانی ڕابردوودا تەنانەت ڕاگەیاندنی هاوبەشیشمان هەبووە. چۆن لە ئاستێکدا بە نمونە باسیەکەم کات هەبووە کە لە ناو سلێمانیە مادەکە دەستی بەسەردا گیراوە بازرگانەکە لە هەولێر دەستگیر کراوە بە پێچەوانە شەو جاری وا هەیە مادەکە چۆتە هەولێر لەوێ دەستی بەسەردا گیراوە بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە سلێمانی ئەو بازرگانی دەستگیر کردووە کە مادەکی نردووە. مەبەست لێرەیە ئێمە بیرمان نەچێت ئەرکێکی پیرۆزمان لەسەر شانە ئەویش پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە گشتی و بەبێ جیاوازی لە زاخەوە بیگرێت تاوەکو خانەقین کە ئەرکی سەرەکی دەستگای ئاسایش بریتە لە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و هەروەها سەقام گیرکردنی ئارامیش نەک تەنها ئێمە باسی مادەی هۆشبەر بکەین بۆ هەموو تاوانەکانی تر ئێمە لەسەر ئاستێکی باش هەماهەنگی هەیە چونکە لەسەر هەماهەنگیە کاک سەلام زۆر تەکیدی لێ ئەەکەیتەوە. ئەم هەماهەنگیە تا چەند گرنگە هەم بۆ پارێزگاکانی تر کە هەبێت هەم بۆ حکوومەتی عێراق ئەگەر ئەم هەماهەنگیە هەبێت بێکەوە چ گۆڕانکاریەک لە کارەکانی ئێوەدا دەکات؟ هەماهەنگی نزیکەی ساڵێک زیاترە ئەو هەماهەنگیە چەکراوەتەوە. بۆچی گرنگە؟ گرنگەکەی دیارە بە بەڵگەوە کە چندێک مادەی هۆشبەر هەر ئەم ساڵ دەستی بەسەرا گیراوە. ئایا ئەگەر ئەو هەماهەنگیە نەبێت لە نێوان هاوبەشەکانمان لە حکوومەتی فیدراڵ لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی تر لە شارەکانی تری هەرێم ناتوانرێت تەنها بە خۆمان بتوانین ئەم ڕێگریانە کەم بکەینەوە. بگرێت تەنانەت ئێمە جاری وا هەیە بە یەک دەستکار دەکەین بەڵام گرنگتر لەوە تەرکیزی سەرەکی ئێمە لەسەر بازرگانانی مادەی هۆشبەرە چونکە ئێمە دەزانین بازرگانان ئەوانن کە مادەکان دەهێنن بڵاوی دەکەنەوە دەینێرن. ئەو بازرگانانە کێن لەکوێن لەکوێ ئەو ماداناهێنن؟ زانچی مادەی هۆشبەر لە هەموو جیهاندا بەربڵاوە واتە ئەمە پرسێک نییە تەنها بە ئەمناوچێ و بە عێراق و بە هەرێمی کوردستان ئەمە پرسێکی جیهانیە بەربڵاوە. بازرگانان هەمیشە بەما ئەوترێت دەستکەوتی سفر واتە بەبێ ئەوەی کە
خۆی تیاهیلا کات بازرگانی بە مادەیەوە دەکات دەزانێت دەستکەوتێکی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشا دەبێت بزانێت کە بە پێی یاسا سزایەکی قورس هەیە بۆ بازرگانان سزاکانیشی دەگاتە زیندانیکردنی هەتایی یاساکان مالۆ بارەی و گونجاون یاساکان زۆر ڕێک پێکن یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانە لەگەڵ کارتێکارە ئەقلەکان لە هەرێمی کوردستان بەڵام هەر لە هەر یاساکەشە ئاماژە بەوە دەکات کە ناوەندێکی چارەسەری گرنگە بۆ ئالوودەبوانی مادەی هۆشبەر کە ئێمە لە ئێستادا وەکو قوربانیەکی ئەم بازرگانیە سێری بەکارهێنەرانی مادەی هۆشبەر دەکەین و بە هەماهەنگی و هاوکاری بەڕێزان لە پزیشکانی دەرونی کە چەندین قوربانی لەو نێوەندەدا چارەسەر کراوە و گەڕاونەتەوە شیانەوەیان بۆ کراوە. بەڵێ دکتۆر ئەو ناوەندی چارەسەرە لە ئێستادا هەیە چۆن کارەکانی دەڕوات هەر لەسەر ئەوەش نوویستم بپرسم بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی لەم بارەوە تا چەند هاوکارە چکە وەکو کاک سەلام ئاماژەی پێکرد و لە زۆر بەرنامەی تریش ئێمە کە لە سەرمادەی هۆشبەر کردومانە هەمیشە دەڵێن بەکارهێنەران دەبێت وەکو قوربانی سیر بکرێن نابێت بچنە زیندان دەبێت لە سنتەرێکا چارەسەر وەربکرێن بەڕێزانی وەکو ئێوە پسپۆڕانی دەرونی لەم بوارەدا چۆن دەتوانن هاوکاری ئاسایش بن بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم بابەتە بەڵێ بەپی یاسایەکی مادە هۆشبەرەکانی ساڵی 2020 وەکو کاک سەلام ئاماژەی پێە بەڕوون و ئاشکرایی دوو مادەی تایە بڕگەی 37 و 38 کە ئەڵێ ئەبێ ئەو کەسانی کە دەستگیر ئەکرێن و بەکارهێنەری مادەی هۆشبەرن لە ناوەندێکی تایبەت بە چارەسەری مادە هۆشبەرەکان چارەسەر وەربگرن نەوەکو سزا بدرێن و لە بەندینخانەکانە بتون بکرێن ئێمە وەکو سلێمانی بەڕاستی تا ئێستا نەخۆشخانەیەکی تایبەتمان نییە بە چارەسەری مادە هۆشبەرەکان بەڵام لە هەوڵی ئەوەداین ئیشەڵا لە بەم نزیکانە یعنی من دەتوانم ئەو بەڵێنە بم کە لە نەگاتە ساڵی تازە ئێمە بتوانین ئەو نەخۆشخانەیە بکەینەوە ئێستا لە ئامادەکاریین ینی لە نۆژەنکردنەوەی بیناکەین لە دابینکردنی ئەو پێداویستیانین کە با بڵین بۆ ئەو نەخۆشخانەیە پێویستە بەپی یاساکە ئەبێ ئەو بڕگەیە جێبەجێ بکرێن ینی لێرە ئێمە ئەتوانین بڵین خاڵێک هەیە کە خاڵی لاوازیە ئەم یاسایە لە چەند بڕگەیەک پێک هاتووە تۆ ناکرێت چەند بڕگەیەکیان تەطبیق بکەیت چەند بڕگەیەکیان تەطبیق نەکەی ینی ئەڵێ ئەوەی کە هات بە تەوعیەن هات وتی من بەکارهێنەری مادەی هۆشبەرم و ئەمەوێت چارەسەر وەربگرم نابێ وەکو تۆمەتباریا وەکو بازرگان تەماشا بکرێن ئەبێت لە یەکێک لە بنکەکانە ئەم نەخۆشە چارەسەر بکرێت خاڵێکی زۆر گرنگی تیا لە یاساکەیە لە بڕگەی ژمارە 45 ئەڵێ داهاتی بەڕێوەبەرایەتیەکانی نەهێشتنی مادە هۆشبەرەکان ئەبێت بگەڕێنرێتەوە بۆ سنووقێکی تایبەت بۆ چارەسەری بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ئەوە کاک سەلام ئەکی داگادارە بەداخەوە یعنی تا ئێستا باوەڕ ناکەم کە وەزارەتی دارایی یاخود ئەنجومەنی وەزیرانیان ئەوەی کە معنیە بەم مەسەلەیە ئەم خاڵی ئاگادار بوو بێ و طبعا داهاتیان هەیە ئەمان چەندەها خەڵک هەیە غەرامە ئەکرێت ئەو شتانەی کە نەکرێن یعنی ئەملاکی منقولە و غیر منقولی هەنێک لە بازرگانەکان ئەبێ بە مڵکی حکوومەت ئەبێ ئەمە بگەڕێنێتەوە بۆیە یاساکە تا ئێستا لە بواری جێبەجێکردنانی بەداخەوە بەڵام ئێمە وەکو شاری سلێمانی ئەتوانم بڵێم لەو ڕۆژەوە لە زۆربەی شارەکانی تری عراق باشترین چونکە ئێمە ئێستا ڕاستە ئەو سنتەرەمانیە تایبەت بەڵام لە نەخۆشخانەی دەرونی خۆمان بەشێکی تایبەتمان هەیە بۆ چارەسەری ئەو کەسانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن ئێمە دەڵێن بەکارهێنەر قوربانیە و قسە لەسەر تەندروستی مرۆڤێک دەکەین ئەم بابەتە ئەوە هەڵدەگرێت ناوچە و ناوچەگەرێتی و شارچێتی لەسەر بکرێ و حیزبایەتیمان پێ بفرۆشنەوە لەسەر ئەوە ئێمە باس لە ئینسانێک دەکەین کاکە سەلام وتی ئێمە کار دەکەین بۆ دروستی کۆمەلگا بۆ دروستی خێزانەکان چکە ئەوانە دوجار لە خێزانی ئێمەن و دوجار دەگەڕێنەوە بۆ کۆمەلگا کەواتە ئەمە ئەگەر لە سلێمانی بێیان لە هەولێر بێ یان ئەگەر یەکێتی بێیان ئەگەر پارتی بێیان هەر حیزبێکی تر بێ دەکرێت ئێمە ئەم بابەتە ببەستینەوە بەمانەوە ینی زۆر بەداخەوەلا نەخان هەندێک جار ئەبینین ئێمە ئەو شارچێتێت لە بە تایبەت لە مەسەلەی مادە هۆشبەرەکانە کارەساتی بە دواوە ئەبێ یعنی ئەگەر هاتو حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازی کرد لە بینی شارێک بۆ شارێکی ترا معنای وانی ئەم شارەیان بەرەو خراپی ئەڕوا ئەمیان بەباشی ئەمێنێتەوە مادە هۆشبەرەکان لە ئەندەنووسیا ئینتاجەکرێ لێرە بەکارێت یعنی ئەگەر بەو چاوە ئێمە تەماشاکەین یعنی وەنی سلێمانی خراپ بێ و هەولێر بەرەو باشی بڕوا یاخۆ شارێکی تری عراق تێکەڵاویەک هەیە لە بینی ئەوەیە و ئێمە لە ڕووی زانستی دەرونی خۆمانەوە بێگومان هیچ جیاوازیەک ناکەین یعنی هەماهەنگێکی تاوامان هەیە لەگەڵ هەموو شارەکانی تری عراق بەتایبەت لە شارە کوردیەکان با بڵین لە ڕووی زانستی دەرونی خۆمانەوە
نازان بۆ ئاسایش و ئەوان و ئێمە بە یەک چاو تەماشای هەموو نەخۆشیەکەکەین ئایا لە هەولێرەوە هاتبێ لە دهۆکەوە هاتبێ یا خورد لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوورەوە هاتبێ هیچ جیاوازیەکمان نەکردو و تەنانەت یعنی یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان زۆربەی حەز ناکات لە شارەکەی خۆی چارەسەر وەربگرێ ینی ئێمە ئەوەنەی نەخۆشی جنوب و نەخۆشی شارەکانی تری کوردستانمان هەیە ئەوەی ناو سلێمانیمان کە داغڵیان نەکەین و لێرە چارەسەر وەرەگرن بۆیە ئەبێ یعنی ئێمە بە چاوێکی گشتی تەماشای کارە ساتەکە بکەین لەبەرەوەی ئەگەری هەیە ماڵی هەموو یەکێک بگرێتەوە ئەگەری هەیە هەموو تاکێک لە داهاتووە ئەندامێکی خێزانەکەی تووشی ئەوە ببێ بەڕاستی ینی حکوومەت لەم ڕۆت کەم تەرخەمە ینی ئەو بودجەی کە دانراوە بۆ بەرەنگاربوونەوە و نەهێشتنی مادە هۆشبەرەکان تا ئێستا کاری لەسەر نەکراوە و یاساکان ناخرێتە بواری جێبەجێکردن وەکو دەبینین ینی هەندێک جار بازرگانەکان بە ئاشکرا دیارەکەن بەڵام لەسەرەوە کەم تەرخەمن بەرامبەریان ئەمە کێشەی بۆ خوارەوە دروست کردو بۆ ئێمە کە شوێنێکی تایبەتمانێتە ئەم دقەیە بۆ ئەو حاڵە دەستخۆش کاک سەلام گرفتەکە لەکوێدا ئەوەی کە دکتۆر باسی دەکات زۆر جار دەبینی دەڵێ بەکارهێنەر کوڕێکی فەقیرە و توش بووە و ئالوودێ و نەخۆشە و دەبێت چارەسەر بکرێت بەڵام ئێوە بچن دوای بازرگانە گەورەکان بکەون و ئەوان دەستگیر بکەن ئەمە خەڵک زۆر جار ئەم قسەیە دەکات هەر بەڕاستی بازرگانە گەورەکان دەشاردرێنەوە و دەستگیر ناکرێن مەبەستە لە بازرگانی گەورە کێیە مەبەستمان لەوانەیە کە بە ڕێژێکی زۆر مەوادەکان داخڵ دەکەن بە شێوازی زۆر نهێنی بە تەکنیکی نوێ بەکاردەهێنن تا مادەکان لە چاوی هێزەکانی ئاسایش بە دوور بێت بەڵام بەهۆی چاوکراوەیی و بەهۆی تەکنیکە نوێەکانی کە خۆشمان هەمانە توانیمانە ڕێگری بکەین لەوەی کە مەرامیان جێبەجێ بکەن لێت نەشارمە ئەمە زانیاری هەواڵگیریش بەکارهێنین لەو نێوەندەدا بۆ ئەو مەبەستە واتە هەندێک جار زانیاری پێشوەختەمان هەیە کە ئەو مادەیە بە شێوازێکی نهێنی داخڵی هەرێمی کوردستان دەکرێت ئێمە ڕێگە دەدەین کە هاتە ناو هەرێمی کوردستان بۆی ئەو کەسانی کە لە پشت ئەو مادەیەوەن کێن و کێنین چەند دەستێک دەکات لە بازرگان و گوازەرەوە و پاشان بڵاوکردنەوەی بۆ ناو هاوڵاتیان ئەو قوربانانی کە باسی دەکەین ئەوانە دەستگیر بکرێن اینجا بە پێی یاساکە بەکارهێنەریش سزای خۆی هەیە واتە بەکارهێنەر مەبەست سزاکەش بوو ئەوەیە کە ئەم بەکارهێنەرە لە گرتوخانەکانە بەخۆی دابچێتەوە چاکسازی لە خۆی دابکات ئێمە کلێنێک هەبووە ئەو کلێنەشمان پڕ کردوتەوە خۆشبەختانە بە هەماهنگگی لەگەڵ بەڕێزان لە پزیشکانی کۆمەڵە پزیشکە دەرونیەکان لەگەڵ مامۆسایانی زانکۆ لەگەڵ پەیمانگاکان و لایەنە پەیوەندیدارەکان توانیمانە چەندین وەرکشۆپ و سیمینار لە ئەو بوارانە لە بواری هۆشیاری بۆ کۆمەڵگا بۆ هەوڵاتیان بۆ خوار 18 ساڵ کە هەندێک جار هەبووە لە بەکارهێنەر بتوانین لێەوە کار بکەین نەهێڵین بڵاو بێتەوە خۆشبەختانە لە ئامارەکانی ئەم ساڵە دەردەکەوێت کە بەکارهێنەری مادەی هۆشبەر لە چاو ساڵانی پار کەمترە بەڵێ تەنها بازرگانی پێکردن زیادی کردو ئەویش زیادکردنی بەرامبەر بەوە چالاکیەکانیشمان لە هەمان کاتە زیادی کرد ئێمە تەنانەت ئەگەر بێمەوە سەر بواری هۆشیاری تەنانەت لە نێو گرتوخانەکانیشمانە مامۆستای بە ئەزمون و شارەزامان هێناوە کە بۆ ڕاگیراوانی ئەوە قوربانەکانی مادەی هۆشبەر و ئالوودەبووان ئامۆژگاری و سیمیناریان بۆ ڕێکخراوە تاوەکو بە دوو شێواز یەکیشان لە شێوازەکانی بەداخۆخۆ کەسە کە دەستگیرەکرێت یاسای بەسەرا جێبەجێ دەکرێت دوو دەکەوێتەوە لە مناڵ لە خزم لە کەس لە دایک لە خوشک لە برا تووشی حاڵەتێکی نەفسی و دەرونی دەبێت لە هەمان کاتیشە لەم حاڵەتەیە بەڕێزان لە پزیشکانی دەرونی زۆر هاوکارمانن کە هەفتانە سەردانی ئەو کەسانە دەکەن کە بە تایبەت ئەوانی کە لە ماوەی هەفتەی دوو هەفتی یەکەمە باری دەرونیان خراپ دەبێت تێک دەچێت زۆر لە نزیکەوە ئەو بەڕێزانە لەگەڵمانان تاوەکو چۆن ئەڵێیت باری دەرونیان هێورکەینەوە لە گرتوخانەکانە پاش ئەوەی دوو هەفتە سێ هەفتی بەسەر تێبەر دەبێت خۆی بە بوونی ئەو بەرنامە هۆشیاریە بە ئامۆژگاریەکانی کە لە نزیکەوە لەگەڵیان ناین خۆی وردە هەست بەوە دەکات کە بە چه هەڵەیەکا دەکەوێت بەڵام نمونەشمان هەبووە بەداخەوە دوای ئەوەی کە مودەی حکومەکەی تەواو دەکات دەگەڕێتەوە جارێکی تر توش دەبێتەوە هەبووە 4 جار دەستگیر کراوە توش بۆتەوە ئەمە ئەوە گەێنێت کە هێشتا کەمکوڕی هەیە کەلێن هەیە بەڵام گرنگە ئێمە ئەو کەلێنانە پڕکەینەوە لە ڕێگای سێکتەرە جیاوازەکانی هۆشیاری باش دکتۆر
ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو راپۆرتی کە لە بەردەستی بەڕێستانە ئێمە وەک هەرێمی کوردستان ناڵین وەک سلێمانی چونکە باسمان کرد ئەم بابەتە پەیوەندی بە شارچێتیەوە نیە بەڕاستی ئەمە دەبێت قسە لەسەر دروستی هەرێمی کوردستان بکەین لەسەر ئەم بابەتە دەبێت چی بکەین چۆن کار لەسەر ئەوە بکەین چۆن وەڵامی ئەو راپۆرتە بدەینەوە دەبێت هەرێمی کوردستان چی بکا بۆی جارێکی تر لە راپۆرتێکی وەهادا ناوی نەهێنرێت لاانەخان ئەم راپۆرتە خۆی هەموو ساڵێکە دەرئەچێ یاخود ئەو راپۆرتانێکە UNODC دەری ئەکات لە کۆتایی راپۆرتەکەدا ڕاستپاردەکان هەیە یعنی ئەم راپۆرتە تەنهاوەیە کە زانیاری بێت شیکردنەوەیە زانیاریە ڕاستپاردەیە بۆ چارەسەری ئەو کێشانەی کە خستوێتی ڕوو لە راپۆرتەکە دیارە کۆمەڵێک ڕاستپاردەی تایە یەکەمیان مەسەرن هەماهەنگیە لە نێوان ئاسایشی هەموو شارەکانی عێراق دووهەمیان تونند و تۆڵکردنی سنوورەکانی بینی عێراق و وڵاتانی دراوسێتی کۆمەڵێک ڕاستپاردەی تری وایە مادەی هۆشبەر ئێمە ناتوانین بنە بڕیکەین و قەلاچێکی یعنی با ئێمە سەریح بین لەگەڵ هاوڵاتیانی خۆمانە لە هەموو جیهانان نەتوانراوە یعنی هیچ وڵاتێک نییە کە کێشەی مادەی هۆشبەریتیانە بێ ئێستا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوە بیگرە هەتا ئەمسەر هەتا رووسیا و تا خوارە و ئوسترالیا و نیوزیلەندە یعنی ناتوانین قەلاچێکین هەندێک جار لەوانەیە خەڵک دەستی تۆمەت بۆ ئاسایشی ئەم شاریا ئەو شار درێژکە ئەمە بەڕاستی زوڵمە ئەکرێ ناتوانین ئەو قەلاچێ بکەین بەڵام بەلانی کەم ئەتوانین ڕێگر بین لە زۆر بڵاوبوونەوەی نەبێ بە دیاردەوەکو هەندێک وڵات وەکو وڵاتانی ناوڕاستی ئەمریکا وەکو وڵاتانی ئێران با بڵێن وەکو ئەفغانستان یعنی لەوێ دیاردێ بەڵام تا ئێستا لای ئێمە حاڵەتەکەت بەچی یعنی دووش زۆر گرنگە لە کەمکردنەوەی بەکارهێنانی مادەی هۆشبەر یەکەم بەردەست نەبوونی مادەکەیە ئەو مادەی بەردەست نەبێ خەڵک چۆن بەکارهێنێ و دووهەمیش هۆشارکردنەوەی تاک بە تاک هەڵمەتی هۆشارکردنەوە ئەبێت لە قۆناغەکانی مناڵیەوە دەست پێ بکە لە مەکتەبە سەرەتاییەکانەوە هەتاوەکو وتارەکانی مزگەوتەکان هەتاوەکو کەناڵەکانی کە هەموو ڕۆژێک خەڵک سەیریان نەکات ئەبێ هەموو بە بەردەوامی مەسج بنێرێت بۆ مناڵێک مەترسی مادە هۆشبەرەکانی بۆ ڕوون بکرێتەوە چکە بەکارهێنانەکەی بەرەو ئالوودەبوون نەڕوات کێشەیەکی کەژەیە کە بەکارهێنەر دوای ماوەیەک بەرەو بازرگانی ئەڕوە ئەوەیەکێکە لە کێشەکانی دکتۆر ئەوەندەی بەڕاست باسک لەگەڵ دکتۆرەکانی هاوڕێتان ئەو ئەماهەنگیە هەیە کە لەسەر ئەم بابەتە قسە دەکرێت عێراق کەم تەرخەمە لەم بابەتەدا هەر بەڕاستی ئەوەی کە دەوترێت لەم راپۆرتەدا ئەو هۆشداری دەدرێت لە عێراقدا ئەم بابەتە بووەتە مەترسی یەکێ لە کێشە گەورەکانی عێراق شوێنی جوگرافیای عێراق کە خاڵی کۆکردنەوەی بینی باشوور و ئاوای ئاسیایە کە زۆرترین بەرهەمهێنەری مادەی هۆشبەرە لە جیهانە بۆکوێ بۆ ئەوروپا و وڵاتانی کەندا و عێراق هەرچەند بەهێز بێ ئاسایشی عێراق تو ناتوانانی ئەو هەموو سنوورە داگیرکەی ئێستا یەکێک لەو خاڵانی کە باسمان کرد ڕێڕەوی ناوەڕاستی عێراقە کە لە سووریا و لوبنانەوە ئینتاجی حەبی کەپتاگۆن نەکرێت بە بیابانەکانی عێراقا لەوێ یەت بۆ بەسڕە و بۆ سعودی ئەمە بەچی کۆنتترۆل ئەکرێت یعنی ئێمە زانین کە لە وڵاتی ئەمریکا چەند بەهێزە ناتوانێت کۆنتترۆلی سنووری خۆی بکات لەگەڵ مەکسیکا ئێمە ناتوانین بڵین عێراق کەم تەرخەمە یاخود ئاسایش کەم تەرخەمە بە پێچەوانەوە بازرگانیەکە ئەوەنە زۆرە بازرگانیەکە ئەوەنە شوێنەکەی عێراق مهمە بەلایەوە ئیلا هەرە بێ بەڕێڕەوە گرنگ ئەوەی ئێمە نەهێڵین عێراق بێ بە ناوەندێکی بەکارهێنان ڕێڕە و هەتا یعنی تا حدێک طبعا ئەویش هەر خراپە بەڵام ڕێڕە و باشترە بۆ هاوڵاتیانی خۆمان وەک لەوەی ببێ بە ناوەندێکی بەکارهێنان بەڵام ئەوی کە من پێم سەیرە لە هەندێک لە کەناڵەکان ئەڵێ سلێمانی بە ناوەندی بەرهەمهێنان و یەکەم شار و شتیوانەیە ینی بە هیچ شێوەیەک راپۆرتەکە 46 پەڕێ بەڵێ وایە و باز لەوە دەکرێت بە دیاریکراوینەوەی پارێزگایەک دەهێنرێت کە لەوێ زۆرترین کەس و زۆرترین بازرگان و زۆرترین مادە دەستی بەسەردا دەگیرێت بە پێچەوانەوە لەم راپۆرتا ئەوە هیچ بە دیاریکراوی باسی شاری هەولێر دەکرێت کە زۆرترین مادە و زۆرترین بەکارهێنەر و زۆرترین بازرگانی لێ دەستگیر دەکرێت یعنی بەداخەوە کە ئەم وتانە بە ناوی ئەو راپۆرتەوە دەوترێت چونکە من ئەم راپۆرتە بە پێشەوەی بیبینم لە کەناڵەکان من لام بۆ ئەو راپۆرتە و خوێنمەوە ئەزانم ئێمەشم ئێوارەی ویسمان شیکارێکی ورد و دروست لە بەڕێستانەوە بۆ ئەو راپۆرتە بکەین بۆ ئیبزانین لەکوێدا ئەم شارچێتیە لەم راپۆرتەدا نەتەوە یەکگرتووەکان ئەمەی باس کردووە کاک سەلام جاخۆ ئەم مێشەواز لە ئێمە ناهێنێ باس لەواکرێت کە ئێمە سنوورێکی درێژمان هەیە لەگەڵ وڵاتی ئێراندا چۆن ینی کار لەسەر ئەوە بکرێت ئەو مەترسیانی بەتایبەت لە وڵاتە و هێنانی مادەکان لە وڵاتە و بۆ هەرێمی کوردستان بتوانێت کۆنتترۆل بکرێت و لەگەڵیشیدا بازگەکان دەواازە سنووریەکان ینی چۆن بەتایبەت ئاسایش کار لەسەر ئەوە دەکەن لای جەنابتان معلومە کە پاراستنی سنوورەکان لەژێر
دەستی هێزەکانی پاراستنی سنوورە کە سەر بە حکوومەتی فیدراڵە. بەڵام لە ئاستی دەواازە سنووریەکان و لە ئاستی ئەو دەواازانی کە بە فەرمی کاڵا و شتمەکی لێوە دێت لە وڵاتانی دراوسێ لە ئێستادا لە بەهۆی ئامێری پێشکەوتووەوە بەهۆی چەندین شێواز بۆ دەستنیشانکردنی هەر مادەیەکی مەترسیدار بۆ سەر کۆمەڵگەکە لێوێ دەداخڵ دەکرێت توانراوە تا ڕادێکی زۆر باش لەو سنوورانە لە دەواازە سنووریەکان کۆنتترۆل بکرێت. بەڵام ئێمە ناشارینەوە هەمیشە سنوورەکە فراوانە لەوانەیە ڕێگای قاچاق هەبێت لەوانەیە هەر ڕێگایکی تر هەبێت کە بتوانرێت شوێنی شاخاوی زۆر سەخت هەیە ناوچەی تیادایە ئەو ناوچانە بازرگانانی مادەی هۆشبەر کۆڵبەر بەکارهێنن خەڵکانی گوازەرە بەکاردەهێنن تاوەکو هیچ ئەو مادەی پێ بگوازنەوە بۆ ناو شارەکانی هەرێمی کوردستان. بەڵام خۆشبەختانە ئێمە بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان توانیوانە بە تەنسیق لەگەڵ حکوومەتی فیدراڵە ئەو هەماهەنگیە بکەن کە نەک تەنها ئێمە لە ناو شارەکانە کار بکەین لە ڕووی بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان بەڵکو لەسەر سنوورەکانیش بەڵگەشت بۆ ئەوە ئێمە لە ساڵی پاردا دوو بازرگان دەستگیرکران لە سەر سنوورەکان و ماوەدەکانیشیان پێ دەستگیرکە کە نزیکی 5 کیلۆگرام مەوادی کریستاڵ بوو دەیانویست داغڵی هەرێمی کوردستان بکەن. واتە ئێمە نە شوێنمان دیاری کراوە و نە کاتیشمان بۆ دیاری کراوە. سنوورەکانی هەرێمی کوردستان ئەرکی سەرشانی ئێمە بیپارێزین. بڵێن ئەفموسم ئەو ئیزافێ بکەم بەڵگەیەکم بەدەستەوێت ئەگەر برادران پشانی بن. ئەمە سوپاس و پێزانینە لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی فیدراڵەوە ئاراستەی بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکانی سلێمانی کراوە کە یەکەمین بەڕێوەبەراتی بووە لەسەر ئاستی عێراق هەر هەمووی کە کارەکانی بە شێوازێکی چالاکانە خۆنەویستانە ئەرک و فەرمانەکانیان جێبەجێ کردووە و شەونخۆنی ئەفسەر و کارمەندەکانیان بە تایبەتی بەڕێز ئەمید هاوار بەڕێوەبەری نێشتنی مادە هۆشبەرەکان کە خۆی سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکات لە نزیک. باشە کەواتە کاک سەلام وەک لێ پرسراوی ڕاگەاندین دەستگای ئاسایشی هەرێم زۆر بە کورتی وەڵامی ئێوە بۆ ئەو تۆمەت و تهمانەت چییە کە ئاراستەی شاری سلێمانی دەکرێت لەسەر بابەتی مادەی هۆشبەر لە هەندێک لەو دەستگا ڕاگەاندانەی کە بەداخەوە دەستگاکانی ڕاگەاندن دەبێت زۆر بە ئەخلاقانە لەسەر ئەو بابەتانە کار بکەن. وەڵامی ئێوە بۆ ئەوان ئێمە ئەوەیە بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەاندن بەبێ جیاوازی هەرچەندێ تۆ زانیاری کۆ بکەیتەوە هەرچەندە بابەت بڵاوکەیتەوە لەسەر بواری ئەمنی تکایە بواری ئەمنی هی بڵاوکردنەوە نییە چونکە تەنها دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان و دەستگا معنیە ئەمنیەکان ڕاستی و دروستی ئەو زانیاریانیان لایە هەر کاتێک ئەوان زانیاریان بڵاو کردەوە ئەو زانیاریانەیە کە متمانی هەیە و ڕازگۆیی تیادایە. بەڵام هەر کەناڵێک کە بۆ ویست و بە مۆرامێکی خۆی بیاوێت هەر بابەتێک بە تایبەتی بابەتی ئەمنی باسکات ئەوە گرنگە ئێمە هەڵوەستی لەسەر بکەین چونکە ئەو بابەتانە چاواشەکاریە دروستە و ناڕاستە. دەستان خۆش بە دکتۆرە گەشتێکتان مابێ زۆر بە کورتی سپاس دەکەم. زۆر سپاسلان نەخان بەڕاستی من پێم ناخۆشە کە کەناڵێک گێت شارێک لە شارەکانی عراق زەقەکاتەوە کە شارێکی کوردیەوە هەمان کاتە کەناڵەکەش کوردیە تۆ بێ ئەو تۆمەتی بۆ بەخشیتەوە ئەمە مانای وایە تۆمەتی بە هەموو دانیشتوانی شارەکە ینی بەخشیوەتەوە کە بێ بە ناوەندێکی بەرهەمهێنان چێ بەرهەمیێنێ غێر ئەو شارەیە و ئەم راپۆرتە کە بڵاو کراوەتەوە بە شێوەیەکی فەرمی بۆ 98 وڵاتی ئەندام ئەڕوات ئەم 98 وڵاتی ئەندامە بە کاری لەسەر بکات. ینی پێم زۆر سەیرە بەلامەوە کە تۆ بی بە ناوی UN-ەوە تۆمەت بەخشیتەوە بوختام بکەیت بەداخەوە. دەستان خۆش بێ زۆر سپاس. عەقیل سەلام عەبدولخالق لە پرسراوی ڕاگەاندنی دەستگای ئاسایشی هەرێم سپاس کامیوانەیە لەگەڵمان ئامادەی تەبوو دکتۆر سامان ئەنوەر فەرەج سەرۆکی بەشی دەرونی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی سپاس بۆ بەڕێزیشتان کامیوانەیە لەگەڵمان ئامادەیتان هەبوو. سپاس بۆ ئێوەشکە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەریکی نوێ بە ئێوە ئازیز دەگەینەوە هەر شاد.